باش عزیزان خۆشەویستانی من هیوادارم کە زۆر باش بن. ئەم شەویش لە خزمەتانم بۆ کۆمەڵێک قسە و باس هیوادارم کە بتوانین کۆمەڵێک ڕاستی ڕوونکەینەوە بۆ هەموو لایەک. بامش برین بۆ شوێنێکی تر. هەمووتان بەخێر بن سەر چاوی من عزیزان، بەخێر بن سەر چاوان. بەخێر بن سەر چاو هاتن. وتم بە ئەم شەوی تۆزێ قسەتان بۆ کەم بزانین دنیا وا بەدەست کێوەم دنیاە کاکە. ئەرە وەڵا یاخوا بەخێر بن سەر چاو. ئەرێ هەموو شتێ باشە، ئەم سوزانم لایڤ و مایڤ و کامێرە و شتانە تەرتیباتە بێ باشە. کاکە مارا مەحمە هەر کابراایەکی سپۆرتە خۆی، هەر تەبیعەت و سروشتی سپۆرتە کاکە بەخۆ. ئەرە وەڵا با تۆ لە تاریفی خۆم کەم جاڵێ ئەگەر خەڵک تاریفی نەکردی خۆ تاریفی خۆ کە خۆ دەمەوەیە قەچێخ. یاخوا بەخێر بن سەر چاو. یەک دوو دەقیقە ئاوەچین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە شتێ ناو قسە و باسەکان هیوادارم کە بتوانم ئەم شەویش کۆمەڵێک لە تێڕۆینەکانی خۆم و ئەو واقعی کە لە بەچای هەمومانەیە بخەمە ڕوو بۆ هەموو لایەکدا. ئەرە وەڵا باقمێکیش لەمە بەم عەزیزان مەزەین چۆن ئەمە زۆر مهمە بەڕاستی. ئەرە وەڵا ئەلەمە بخۆن کاکە. ئەوە لەبەر خاتیەوە بۆی نافیشکێنم ئەگینا وەکو کەوەماریەوە دەشتی پێنجێنە بۆیە فیشکێنمەوە مایەکە تەرکم کردووە ئەوە نییە لە نەبێت هین بیت ئەبێت ئەوە بێت ئەوە سوزانم ئەوەت هەبێ باشە دەی بەخێر بن. پەلەمەکەن تەحەممولکەن هەموو شتێک باشە بێت بەس تەحەممولکە. ئاڵە بزانین چییە ئەم مۆسوعانە بۆ وایە چۆن نییە ئەو ڕاستیانە چۆن بیخوێنینەوە چی بکەین چی نەکەین لەسەر ئەمانە تۆزە قسەدان بۆ کەم عەزیزانی من. مەرە وەڵا یاخوا بەخێر بن سەر چاو سەر ڕۆحم هاتن. کۆرە هەموو شتێ تەواوە کاکە. عەزیزان ئەم شەو کۆمەڵێک قسە و باسان بۆ کەم بەشێکیشی ئەتوانم بڵێم من بیرتانە خەمەوە، چونکە کۆمەلگای ئێمە گەلی کورد بە تایبەتی گەلێکە کە شتی زوو بیرەچێتەوە. ئەبێت زوو بیری خەیتەوە بڵێ بابا ئەو فڵانشەکە ئاوا بوو ها دوێنێوا بوو پێرێوا بوو ئاوا ئەگەروانە بێ ئەوە نابێت. عەزیزانی من سەرەتا ئەبێ ئەوە بە ئێوە بڵێم کە هەموو گەلی کورد بە هەموو چین و توێژەکانەوە شاهیدێکی مێژووین کە کودەتاکەی هەشتی تەمووز چۆن ڕوویدا ئەوە چی کراوە و لە دواییشا بە کورتی لە سەرەتاوە بۆتان باسەکەم کە چۆن و چۆن نییە. هەتا ئێستا باسەکە بڕیاری دادگای هەولێر و بەغاو هیچ کوێیەک نییە. خۆشەویستانی من ئەوەی ئەسڵی مەسەلەکەیە کە ئێمە ئەزانین و هەموو کورد ئەیزانێت. گەلە کۆمەشیی سەر لاهوری شێخجەنجی کە کەسی یەکەمی دەرچووی کۆنگرەکەیانە بە 902 دەنگ بۆ هەر هەمومان ئاشنایە، حتا بۆ دۆستەکانی و حتا بۆ نارەکانیش. من بەلامەوە سەیرە هەندێک کەس دێن باسی چاکە و خراپەی دادگا و ئالەم بابەتان ناکەن. هەڵبەتە ئەوەی لە هەولێر بڕیاریاوە ڕاستیە، نەک لەبەرەوەی لە هەولێرە و ئەو قسە قۆڕ و قسە پوچانەی کە ئەکرێ، لەبەر ئەوەی ئەگەر پێچەوانەکەیشی بڕیاری بدایە دیسان ڕاستیەکان بۆ ئێمە و بۆ سەرانی یەکێتی و بۆ تاک بە تاچی ئەندام و کادرێکێتی و بۆ هەموو خەڵک بەڕاستی ڕوون بوو. یعنی ئەگەر دادگای هەولێرش بیوتایە بەس ئەم حیزبەیە ئەم ڕێکخراوەی کە ناوێکێتیە بە ناوی پاڤڵەوەیە هیچی لە بەرحەقی و ڕاستی ئەوە نەئەکرد کە لاهوری شێخجەنجی بە پێی کۆنگرە بە پێی ئەحکامەکانیان بە پێی پەیڕەو کەسی یەکەمی حیزبەکەیانە کە 902 دەنگی هێناوە و بە ئاشکرایش لە بەیانیەکە کودەتای لێکراوە. هەموو ئەمازانێ دادگا بیڵێیان نێبێت. دادگای بەغدای جگەل لە فشارەکانی 2 مانگی ڕابردووی پاڤڵ و قوبات کە هەر بەڕێگاون بۆ دەستماشکردن بۆ پێڵاو لێسانەوەی شیعەکان و ئێران، ئەمەش ئەزانین کە ناڕاستە و ئەویش لە ڕوانگەی دادگای سلێمانیەوە بڕیاریاوە بۆیە بڕیارەکەی باتڵە و پێتان ئەڵێم کە بۆچی باتڵە.
چونکە دادگای سلێمانی لە ژێر ڕۆشنایی نووسراوەیەکی تەزویرکراوی وەزارەتی ناوخۆی هەرێم بڕیاریاوە کە کەسێکی یەکێتی بەناوی لیوا هەڵۆ سەعید کە پێشتر لە کاتی خۆیان بەلایب باسم کرد لێەوە ئەو بڕیارەیەوە. ئەم بەشەرە هەستاوە زۆر نامەسئولانە و نایاساییانە بە قازانجی پاڤڵ تەزویری کردووە وەڵامی دادگای بەرایی سلێمانی داوەتەوە کە لە ڕۆژی سەیدەی 2022 پێم وایە ئاراستەی وەزارەتی ناوخۆی کردووە. ئەم ناجەوامێرە هەستاوە بەبێ ئاگاداری وەزیری ناوخۆ وەڵامی داوەتەوە و نامێکی تەزویر کردووە بە بەرواری 6 دەی 2022 واژۆی کردووە کە یەکێتی بەناوی پاڤڵەوە و نادێتەوە بۆکوێ بۆ دادگا. دادگای سلێمانیش ئەمەی نادۆ بۆ کۆمیسیۆن. لێرەوە کۆمیسیۆن خراوەتە هەڵەوە ئەمڕۆ یاسبەی پێویستەکە ئەوە چاک بکاتەوە چونکە بەڕاستی لەسەر خۆی ئەکەوێت لەبارەی ئەخلاقی یاسایی و ئالم بابەتانەوە. بۆیە عەزیزانی من ئەو بڕیارەی بەغدا بڕیارێکی باتڵە. لاهوری شێرجەنگی ئەتوانێت تانەی لێ بدا چونکە وەکووتم پشتی بە بڕیارێکی دادگای سلێمانی بەسووە و دادگای سلێمانیش پشتی بە نووسراوەیەکی ساختەی بەڕێوەبەرێکی سەر بە وەزارەتی ناوخۆ بە ناوی هەڵۆ بەستووە. لەم پەیوەندەوە دادگای هەولێریش بڕیاری داوە ئەو نووسراوەیەکی ساختەیە. باشە هەروەکو وتم دادگا بڕیار بداو نەدا ئێمە ڕاستیەکان ئەزانین بەڵام لاهوری شێرجەنگی دەستکراوەتر کردووە دەتوانێت کۆمەڵە کار هەیە بیکات. 8 تەمموز کوڕەکانی تاڵەبانی کودەتایان کرد بە پشتیوانی نێچیرەڤان بازانی و میتی تورکیا واتە میت و نێچیر زاید پاڤڵ و قوباد و ئەمانە ئەمەیش بۆ لێدانی و بۆ دوورخستنەوەی لاهوری شێرجەنگی بوو کە پشتیوانی کۆمەڵ شتێکن هەڵبێسەکانی سەر ڕۆژئاوا و پەکەکە و ئەنم بابەتانە. عەزیزانی یارام ئەحمەد مەگەر خەڵکی کوردستان ئێوە پێویستیتان بەوە هەیە دادگایەک بێت و بڵێ لاهو تاڵەبانی هاوسەرۆکە هەر بە خۆتان ئەڵێن ها؟ ئایا سەرکردایەتی و کادران و ئەندامانی یەکێتی پێویستیان بەوە هەیە؟ ئایا هەرکەس لە ئێوە ئەمە نازانێ؟ خۆتان تیان نەژیاون؟ 8 تەمموزتان بیرچۆتەوە نازان چۆن کودەتاکە کرا، نازان لەلا لە زاراتشی ڕوویە، نازان چۆن پەلاماریان درا، نازانن چیان کرد پاڤڵ و قوباد و ئەمانە سەبارەت بە لاهور و بۆ کەسانێکە لەگەڵ یامانەوە ڕۆمە خۆش هەمووی ڕوونەکاکە چ پێویستی بە دادگا و یاسا و ئەلم بابەتانە هەیە. یا هەندێک گەڵێن لاهوری شێرجەنگی بۆ پەنای بە دادگای هەولێر بردووە لەبەرەوەی دادگای هەولێر خەڵکانێکی وا سیندانی کردووای کرد ئەی پەنا بچۆ بەرێ کاچی خۆم پەنا بچۆ بەرێ لاهوری شێرجەنگی بەڕێی تۆ پەنای بە دادگای سلێمانی برد یەکەمین جار چوو لەوێ شکاتی کرد لەوێ هەموو شتێکی تەواو کرد لە دواییە پاڤڵ و دادگا و دادوەر لەگەڵ ئەم کابرایی ئەم هەڵۆیە لە وەزارەتی ناوخوا ڕێکەوتنیان کرد و هیچی بۆ نەکرا. ئەمەش حاڵی بەغایە کە ئەیبینی ئێران دەخاڵەتەکە شیعەکان دەخاڵەتەکەن ئەمەیەکن ئەوەکەن لەسەر هەمان ئەو یاریە شتەکانی خۆی بدەی پێشەوە ئەی بڕوا بۆکوێ پشێ بۆ کام یاسا بەڕاستی ها کاتێک کە من دە سلێمانیا بم یاسا و دادگا لێم نەپرسێ ئەی بڕۆم بۆکوێ بڕۆم بۆ بەخا بڕۆم بۆ هەولێر بڕۆم بۆ تاران بڕۆم بۆ ئەنقەرە و ئەستەمبوڵ ئەی پشی بۆ چۆم کابرایە ها پاشان وەکووتم پەنا بەچۆ بڕێ ئەو کاتە ئەوانەی وابی دەکەنەوە هەڵوێستیان چی بوو زەحمەت بەسەر ئەو ڕووداوانە هیچ هەڵوێستیان نەبوو. لەسەرەوەی دادگای سلێمانی وای کرد هەڵوێستیان چی بوو هیچ هەڵوێستیان نەبوو. لەسەرەوەی کە هەڵۆناوێک لە وەزارەتی ناوخۆ نامەیە تەزویرەکە بۆ دادگای سلێمانی هەڵوێستیان چی بوو وەڵا هیچ. ئێستا کە کۆمیسیۆن ئەو بڕیارەی یاوە ئێوە هەڵوێستان چییە وەڵا هیچ. کەواتە تۆ دەم حاڵەتەیە هیچ نیت جگەل لە زۆرناژێنێکی دەباشان لەژێر هەمان عەقڵی شەڕی جەلالی و مەلایی کە هەمووی بە درێژایی مێژووی 6-7 ساڵی ڕابردوو تەنها بۆ پارە و پۆست بووە. لەسەر 8 تەمموز چی وتووە وەڵا هیچ. باشە ئەی ئەگەر دادگای هەولێر پێشەوانە بڕیاری بدایە بیوتایە ئەم حیزبە بەس بەناوی پاڤڵەوەیە ئیتر هەموو شتێ باش و بەدڵی ئێوە ئیتر بژی دادگای هەولێر بژی پارتی دادگاکە ڕاست بوو ئیتر ئەگەر بە قازانجی پاڤڵ بۆ نمونە بڕیاری بدایە بۆیە ئەو میزەڵدانەی کە لە کێبەرشی پارتی وێشێتیە 10 ساڵ هەیە ئیتر فش بۆتەوە. پارتی وێشێتی وەکو یەکن عەزیزانی من مام جەلال خۆی شانازی ئەکرد کە قوتابی قوتابخانەکەی مەلا مستەفایە باش بیزانین
ئەگەر مەلام سەفا بمایە جەلال تاڵەبانی لە پشتی ڕائەوەستا پێڵاوی بۆ جوود دەکرد بەڕاستی بۆیە کەواتە لاهور چی بکات تۆزێ واقعی بین کاکەش تۆزێ واقعی بین جاهێ دانیشێ لە خۆ دەست بەتاڵ و دەم بەتاڵ قساکە کاکەەوە دادگاکەی هەولێر و بڕیاری و دادگای پەرلەمان دادگاکەی نازانم پارتی بڕیاریە و ئەگەی پێشەوانەوە بڕیاری بێت تۆ چی دەکرد هیچ ناکرد جا بڕیاری دادگای بۆ چییە تۆ مەگەر خۆ نازانی مەگەر خۆ نازانی کودەتای لێکراوە لاوری شێخجەنگی مەگەر خۆ ناواقعەکان نەبووی چاوەڕاستەکەی من مەگەر هەشتی تەموزی بیرچۆتەوە مەگەر پێویستیت بەوەیە دادگا بڕیار بدە ها من دادگای هەولێر و هینی بەخا و هینی تاران و هینی هەموو دنیا بڕیار بە بڵێ لاوری شێخجەنگی هاتوورێکی یەکێتی نییە و بە ناوی پاڤڵەوەیە من بڕوا بۆ دادگای ناکەم ڕاستی چونکە خۆم لە واقعەکە بۆ وەزانم کە چۆن کودەتای لێکراوە لە کابرا چ پێویستی بەو قسە قۆڕانەیە کاکەژێن لەبەرەوە لەوە زیاتر گەمژە مەبن لە حەقیقەتە گەمژەیش ئەبێ لانیکەم تۆزە سنووری هەبێ بەڕاستی ڕووی دەم لەو کەسانەیە کە ئاوا قساکە پاشە بەر لە ڕووداوی هەشتی تەموز با بگەڕێنەوە بۆ ئەوێ بیتان بخەمەوە ئەزیزانی من وهاب هەڵەبجەیی کێشەیەکی دروست کردبوو کەسێک گیرا بوو بە تلیاکەوە یەک تلیاکێکی زۆری پێبوو و ئەعترافی کردبوو واتە بە عەمەلی قاچی وهاب لە ناو هێنانی ئەو تلیاکەوە بوو لە ئێرانەوە بۆ سلێمانی جێگیری سەرۆکی دەستگای زانیاری ئەو کاتە بە ناوی سیروان ئەم ڕووداوەی کەشف کردبوو کە ئەم خاوەن تلیاکە ئیعترافی لەسەر وهاب هەڵەبجەیی کردووە من لە کاتی خۆیە کە ئەو شتە ڕوویە ئەو مەلەفەم بڵاو کردەوە لە ڕێگەی نووسین و لە ڕێگەی لایفەوە کە چی لە دەستگای زانیاری ڕوویاوە بۆ تەقەکراوە ئەلەم بابەتانە تا ئەو کاتە لاهوری شێخجەنگی هەم خاوەنی دژە تیرۆر بوو و هەم خاوەنی دەستگای زانیاری بوو دوای ئەوەی وهاب ناوی دێ و کەشف ئەبێ و مەلەفی بۆ ئەکرێتەوە لەلایەن دەستگای زانیاریەوە ئەوە بوو وهاب تەقەی لە سیروان کرد و قاچێکی شکان و بردیان بۆ خەسەرخانە و ئەلەم بابەتانەوە کووتم لە کاتی خۆیان من ئەم مەلەفەم باس کرد لەم کێشەیە لاهوری شێخجەنگی پشتیوانی وهابی نەکرد چونکە ئەیزانی لەسەر حەق نییە و تاوانی کردووە و بەڕاستی هەڵخزاوە بۆ کۆمەڵە مەلەفی پیس بۆیە لە بینی هەردووشیان ئەمایەوە وهاب لەوە ئەترسا بێن بە دادگا چونکە هەم بەسەریا ساغ بووبووە و هەم تەقەکردنەکەشی بەسەرا ساغ بووبووە لە سیروان و قاچی شکان بوو ئەوە بوو گروپێکی برد دوای چەند ڕۆژێک چووە لای پاڤڵ لە دەباشان پارەیان وەرگرت سیارەیان وەرگرت خواردنێکی باشیان خوارد باشە ئەو کێشەی کە هەیە بوو پاڤڵ لەسەری لای برد لێرەوە پشتی کردە لاهور ئامادە کران بۆ کودەتا واتە وهاب لەبەر خودی پاڤڵ نەبوو کە پشتی کردە لاهور بەڵام چونکە بە قازانجی خۆی بوو کێشەی هەبوو تووشی تاوان بوو لە ڕاستیە باش نییە بۆیە ئەو کاری کرد واتە ئەمە دەستپێکی و سەرەتایەکی دروست بوونی ئەو کێشانە بوو کە لە ناوێشێتیا تەقیەوە دوای لاهوریان بۆ دەردەبردە پاڤڵ هەستا دەستی لەگەڵ نێشیرەڤان وەکو سەرۆکی هەرەم تێکەڵ کرد لەبارەی یاساییەوە نێشیر پشتیوانی کرد بۆ هەموو شتێک لابدنی ئەم و هێنانی ئەم و بەردەوام هەتا دوای کوتاکەش لەسەر خەت بوو نێشیرەڤان بارزانی و ئەمەیش نێشیرەڤان بارزانی کردی وەکو مەئمورێکی میت لەلایەن تورکیاوە پێی درابوو کە ئەبێ ئەو کارە بکە بە قازانجی پاڤڵ و قوباد و لاهوری شێخجەنگی دوور خاتەوە لەبەرەوەی پشتیوانی لە پەکەکە و لە پێدە و لەمانەیەکە ئەم بابەتانە وەرحاڵ هەڵوێستەکانمان لەبیرە دوای ئەوەی بووە پەلامار و پاڤڵ هاوارێ کرد ئەبێ لاهور کوردستان بەجێ بهێڵێ و ئەگینا پەلامارین و ئەی کوژین و ئەی بڕین و ئەی سووتێنین ئەوە بوو لە بیرتانیەت منیش چەندین لایڤم کرد و قەزیەکەم لە هەڵڵادا و دنیام لەو بەڕڵایەی بنەماڵەی تاڵەبانی ئاگادار کردەوە باشە دوای ئەو فشارانە کە کرا ئەوە بوو لاهوری شێخجەنگی بەخواستی خۆی ڕۆیشتە مەکتەبی سیاسی کە من پێم وایە هەڵەی سیاسی کرد لە حەقیقەتە چوونە مەکتەبی سیاسی دانیش وتی من خۆم تەجمید دەکەم خۆم هەڵ ئەپەسێرم تا کاتێکی دیاری کراوە دەسەڵاتەکانی بە ئارەزوی خۆی دا بە پاڤڵ بە موقەت بەکاتی تا لیژنەیەک دروست بکرێ لێکۆڵینەوە بکرێ لەم هەموو درۆی ژار خواردکردن و جاسوس لە ماڵی مام جەلالە گیراوە و ئەنم بابەتانە بەڵام هەڵەکەی لاهوری شێخجەنگی ئەوە بوو نەچوو بوو ئەم نامەی کە واژۆی ئەکات کۆپیەک هەڵبگرێ لای خۆی دایبنێت سیقەی بە هەموو ئەوانە کردبوو
بۆ ئەوەی خوێن نەڕژێ و پێم وایە جۆرێکی لە هەست بە مەسئولیەتکردن یان جۆرێک لە خۆش باوەڕی ئەوە بوو پاڤڵ و ڕەفعەت عەبدوڵڵا و ئەوانە نووسراوەکەیان شاردۆتەوە تا ئێستا نایخەنەڕ. لاهور تاڵەبانی لە نامەکەیە ئەزانێت چی نووسیوە مودەی داناوە بەپێی کات دەبێت لە ماوەی ئەم کاتەیە لیژنەکە دروست بکرێ لێکۆڵینەوە بکرێ دەسەڵاتەکان ڕادەست ئەەکەم بە موقت بۆ ئەوەی ئەم لیژنەیە بتوانێت ئەمە یەکلایی کاتەوە ئەم درۆ دەلەسەیە کە لەسەر شار خواردکردن و لەسەر نازانم جاسوس دەوای مامزلای گیرەوە ئەم بابەتانە ئەوە بکات. سەرۆکی لیژنەکەی ڕەفعەت عەبدوڵڵا پاشان دەرکەوت کە مەسەلەی ژەهر خواردن جاسوسی ماڵی مامجلال هەر هەمی درۆ دەلەسە بوو. خۆ ئەمە عەزیزان خۆتانی تێژێونە ئەم واقعەیە سێرە ئێستا داعشن هەر ڕۆژە لە ئاشێ خوێن و هەر لە خۆتانەوە قساکەن خۆتان لەم واقعە بوون. ڕەفعەت و تەلال واژۆیان کردبوو کە ژەهر خواردوو هەیە و جاسوس هەیە بەڵام ئەژی ئەمین ناوەکەی بە بۆشی هەیە ئیمزای نەکردووە چونکە تەئکید نەبووە کە ژەهر خواردووکردن هەیە یاعلم بابەتانە. لە دواییشە هەموو ئەمانە سیناریۆ دەرچوو و شەرعیەتدان بوو بە کودەتاکە وە گەمژەکردنی خەڵک بوو بەڕاستی بۆ ئەوانەی کە پێی گەمژە بوو. بۆیە ئەمە ڕاستیەکانە. دوای ئەم زەختانە لاهور هەسا لە بەغا لە سلێمانی شکاتی کرد لە پاڤڵی جەناب تاڵەبانی واتە سەرەتا هانای بۆ دادگاکەی سلێمانی برد. بەڵام قوبا پاڤڵ نەک هەر نەهاتە لای دادگا ئەسڵ حسابیشی بۆ دادگا نەکرد. بەڵام کە پاڤڵ شکاتی لە لاهور کرد لە دادگای سلێمانی لاهور چۆ بەردەم دادگا و ڕسمەکە بڵاو بۆ هەمومان بینیمان. باشە دادگای سلێمانی لە ترس لە پاڤڵ وەکو هەڕەشە لێکرا و مەجبور بەبێ ئەوەی خۆی بڕیار بدا لەبارەی ئەم کەیسەوە کە لاهور شکاتی کردووە واتە دادگا ئەوە بوو دادگای سلێمانی نووسراوەیەک ئەکا بۆ وەزارەتی ناوخۆ نەک ئەوەی کە ئەم داواکارش بە سیستەمی مرکزیە داخلی ناو وەزارەتی ناوخۆ بێ واتە وەزارەتی ناوخۆ ئاگاداری ئەو نامەیەی دادگای سلێمانی نییە کە لەسەرەوە باسم کرد. بەڵکو دادگای سلێمانی هەر لە ڕێگەی قوباد و پاڤڵ و ئەوانەوە نردویانە بۆ هەڵۆ کە بەڕێوەبەرێکە لە وەزارەتی ناوخۆ بەس. ئەم لیوایە قوباد بە هەڵۆی وتووە مدەی خزمەتەکەی تۆ تەنها 2 ساڵ تەنها ئین کۆتایی هاتووە 2 ساڵێ بۆ تازە ئەکەمەوە وەڵامێکمان بدەرەوە و بڵێ پاڤڵ سەرۆکە بەنای وەزارەتی ناوخۆوە. ئەمە تەزویرەکەیە کە کراوەی تر خۆ شتێکی عەجیب و غەریب نییە کاکە هیچ ئیلاخەسە دادگای هەولێر و چۆچ و ئەرم بابەتانەوە نییە. هەمووشمان ئەزانین لە کۆنگرەی 1ەوە 2ەوە 3ەوە هەموو ئەمەریکێتی هەیە بە ناوی شێوەیە بە ناوی مامجلالەوە بووە تاو بە ناوی کەسەوە نەبووە کاکە. لە کۆنگرەی 4 بە ناوی پاڤڵ و بە ناوی لاهورەوە بووە. لاهور کەسی یەکەمی دەرچی کۆنگرەیە بە 902 دەنگ پاڤڵ بە 700 شتێک. ئەمە ئیتر بۆ هەموومان ڕوونە لە ڕاستیە. ئیتر بۆشی شەڕەکە بنەوە بۆ دادگای هەولێر وای کرد و ئەمەی بەغا وای کرد و ئەمە وابوو ئەمە وابوو ئەم حکایەتانەی بۆ چێکاکە هەموومان ڕاستیەکان ئەزانین کاکەش. باشە کاتێکیش وەزیری ناوخۆ ئەمە ئەزانێن و پارێزێرەکەی لاهور تاڵەبانی باسیەکان سەیرە کات ئەم نووسراوەیە نێراوە بۆ دادگای سلێمانی تەزویرە و هەڵۆ بۆ قوباد و پاڤڵی کردووە بەرامبەر بە 2 ساڵ تازەکردنەوەی کە لە پۆسەکە بمێنێتەوە. ئەمە یاری تەزویراتەکەی بنەماڵی تاڵەبانی و ئالم بابەتانێ. ئێستا هەڵۆ بە 2 مادە حکم ئەدرێ چونکە ئەم کارە لە دەسەڵاتی ئەودا نییە. یەکێکیان پێ ئەڵێن استقلالی وظیفە واتە وظیفەکەی استقلال کردووە دووهەمیش پێڵێن تەزویریشی کردووە. ئەگەر یاسای بەسەر یا بیسەپێن کە هیوادارم بسەپێ دەبێت 3 ساڵ حکم بدرێ و ئەبێت ئیحالەی خانشین بکرێ واتە دەربکرێ لە پۆستەکەی لە بەرەوەی بەعەمەلی ئەمە نایەت. ئەمە واقعەکەیە کاکەشان. ئیتر کۆمەڵی خەڵک هەتان خۆتان فۆشە بە پاڤڵ و قوباد و ماگانە پارەی لێوەرەگرن و ماساوچێتیەکەن قسەی ئێوە ناخوا بەڕاستی ئەمە حەقەتەکەی مێژوو ئەمە ئەنووسێتەوە کە من باسیەکەم بەڕاستی. مێژوو فڕوفیشاڵی ئێوە نانووسێتەوە. باشە ئێستا ئیتر یاریەکە ڕوونە وەکو وتم بۆ ئێمە و بۆ خەڵکی کوردستان کودەتاکە ڕوونە. لاهور کەسی یەکەمی یەشێتیە کودەتای لێکراوە هەر دادگایەک ئەگەر کوێرایشی داهاتبێ ئەزانێت کە ئەمە حەقیقەتە کە ئەزانێت کە ئەمە وایە. دادگای هەولێرش بڕیاری خۆی داوە و باسی کۆمیسیۆنیشم کرد چۆن لە ژێر کام ڕۆشنایی یا بڕیاریاوە و ئەبێ ئەم کۆمیسیۆنە بڕیارەکەی خۆی ڕاست کاتەوە بەڕاستی چونکە بڕیارێکی سەرتاپە ناواقعی و هەڵەیە بە تەزویر کراوە بەڕاستی. هەر ئێستا دادگای هەولێر نووسراوەیەشی کردووە بۆ کۆمیسیۆنی هەڵبژانەکانی عێراق و لەوێش پەسەند کراوە کە بڕیارەکە بەم شێوەیە کە یەکێتی بە ناوی لاهوری شەرجەنگی و پاڤڵەوەیە.
وهردووشیان هاتووێکی یەکێتی نیشتیمانی کوردستانن ئەمە خۆی ئەمە پێویست بۆ ناکەم تۆ لەسەری زۆر قسە بکەین بەڕاستی ئەوەی کە بێوێ لەمە زیاتر دای تاشێ جگەل لە ئەحمەقێکی شتێکی تر نییە بە نەزەری من و بە نەزەری هەموو ئینسانێکی عەقڵیش لەمانەش بەدەر پاڤڵ دوو دانە مانگە لە سەفەردایە بۆ بەغا ئەڕوایەتەوە هەموو هەفتەیەک پێتان وایە بۆچی چووە پێتان وایە بۆ 400 ملیارەکە و بۆ قەزیی کورد و کێشەی بەغا و هەولێر ڕۆیشتووە هەوە بە هەڵا چون بە قوربانتان بێ تەنها بۆ دەست ماچکردن بۆ پێڵاو لێساندنەوە بۆ پێڵاو ماچکردن ڕۆشتووە بۆ ئەوەی کۆمیشن ئەم بڕیارە بدا لەژێر ڕۆشنایی ئەو تەزویرەیە کە کراوە و ئەو تەزویرە پەنیشیاوە بە دادگای سلێمانی بەداخەوە بەڕاستی باشە قوبادی 30 ڕۆژە لەوەیە تا ئەمڕۆ بڕیارەکە ئاوا دراوە یەک کەسێک نەماوە ئەماسە نەکەن بە کۆشیە و نەیکەنێت تکاکار ئەمە یاریەکەیە هەمووان ئەو ڕاستی ئەزانین دادگای هەولێر بڕیار بە یا بڕیار نییە بڕیارەکەی بەرحەقە واقعی و تۆ دادگای هەولێر تەواو تۆش ئەزانیکەوەیە ئەگەر ئینسان خۆی ئەحمەقە ئەزانی بەڕاستی جا هەیە نوێتی چی کاکە و دادگای هەولێر بڕیاری ئەو کەسانی یا لە بادینانە چێری داقی بە کەیسانە بۆ تێکەڵاوەکەی ئەدێ بڵێ چی ئەدێ بڵێ بژی قوبات بڕێک بڵێ بژی قوبات و پاڤڵ فاتر ئیتر فشەفش مەکە بەناوی قەڵەم و بەناوی ئازادی و ئەلەم بابەتانە چی علاقەی هەیە کاکە بە مۆزوع چ ڕەبتی هەیە ئەسڵن تۆ لە جیاتی دادگاش خۆت ئەزانیکەوەیە کاکە گوێ درێژێ بێنە ئەمەنە گوێ درێژ بێ ئەزانەیە کە لاوەری شێرجەنگی هاتنێکی کێتیە لە 8 تەموزی 5 ساڵە کورتەی لێکراوە تەواو تۆ حکاتی چی علاقی بەسەر ئەوە هەیە کاکە و پێویستیشە لاوەری شێرجەنگی مەحامیەکانی بچنەوە بەغاسە لە نوێ و بەڵگەی وەزارەتی بەڵگەی دادگای هەولێریان پێ لەوێش ئیسپاتی بکەن کە ئەمە تەزویرەکە ئاوا کراوە وەزارەتی ناوخۆش بۆ خۆی بڕیارەکەی هاوە لەسەر لە مۆزوعەکە تەواو ئەمە علاقی بەسەر ئەو نییە ئەم قەشمەریاتە ڕاگرن جەلالی و مەلایی 6 ساڵە بەیەکەوە شەریکە دزن کە شتێکە بێ یەکتر بە تۆهمە بکراوە وایە ئەمە مادەم لە هەولێریتە قخێ دادگای سلێمانی ئەمە حاڵەکەیەتی کابرا مەجبورە چی بکە منش بەیانی بڕۆمە سلێمانی و دادگای لێم نەپرسیەوە بە قازانجی پاڤڵ و قوبات بڕیار بن ئەچم بۆ هەولێر ئەچم بۆ دوهۆ ئەچم بۆ بەغا ئەچم بۆ هەر پەنا بە هەموو دار و بەردێکە بەم کاکە ئەی چی بکە لاوەی شێرجەنگی مافێکی بێ ئەم لاوەلای خۆتی وەڕاستی لەبەرەوە ناتوان ئێوە خەڵک گەمژەکەن بەم قسە قۆڕانی کێشەکێشی پارتی و یەکێتی و ئالەم بابەتانە هیچ کەسێک نییە بەقەدەر پاڤڵ و قوبات نۆکەری بنەماڵی بازانی بێت ئەمە حەقیقەتە هیچ کەسێک نییە سبێنش ئەیبینینەوە چۆن پاڤڵ و قوبات ئەچن قۆنەرەی مەسرور و نێچیر و مەسعود بارزانی ماچەکەن چۆن پاڤڵ وەکو سەگ ئەکەوێت لە بەردەرگای بنەماڵی بارزانیە چۆن قوبات جانتاکە کاتەوە شانی بە قازانجی مەسرور و بە قازانجی نێچیروان بارزانی ئەوە یارێ نەڕوونە بۆ ئێمە کاکە فشەفشی ئەو شتانە بە کەس مەفرۆشی من لاهوری شێرجەنگی بم سڵ لە هیچ شتێک ناکەمەوە بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆم هەموو ڕێگەی ئەگرمە بەر بەڕاستی ئەگەر من بم من حەقم نییە بەسەر لاهورەوە خۆی چێگەیە چی ناکە بەڕاستی من بم دادگای هەولێر بڕیاریەوە بەیانی ئەڕۆم لە مەکتەبی سیاسی لە هەولێر دانیشم وەکو هاوسەرۆکی یەکەمی یەکەی دەست بەکارم وەکو یەکێتی شەیە بۆ لام بەخێر بێ نایەکەی فخوێتی تەواو ئەچم واکەم بەڕاستی ئەگەر لە سلێمانی ڕێگەم پێ نایەنەوە کارە بکەم یا ئەبێ شەڕەکەم تەواو ئەوەی پێم بکرێ ئیکەم بۆ هێنانەوەی بۆ بەدەستخستنی مافەکانی خۆم لاهورەکەی خۆیەتی بەڕاستی بۆچینە ئەیکەم من لاهور بم بەیانی لە سلێمانیە بڕیارەیەم کە ئەمە بە بەڵگەی یاسایی لەبەرەوە من هاوسەرۆکی یەکەمی یەکێتیم و نامەش ئەنێرم بۆ هەموو کۆسوڵخانەکان بە پێی بڕیاری دادگا هیچ قسەیەکی پاڤڵ تاڵەبانی ناخوا وەکو هاوسەرۆک ئەگەر من لێی بەژان نەبووتیایە تەواو لەبەرەوەی ئاوایە کۆسوڵخانە هەمووی لە هەولێرە هی هەموو دنیا بەڕاستی ئەچم ئەم بڕیارە ئەم ئەگەر من پاڤڵ بم ڕێک ئەڕۆم بۆ مەکتەبی سیاسیکەتی لە هەولێر دانیشتم ئەگەر لە سلێمانی نەیان هێشت و پەناماریان دایە هەچێکیان کرد ئەچم لە هەولێر دانیشتم مەکتەبی سیاسی دەوام مەکەم تەواو کێ ئەتوان ڕێگەم پێ بگرێت کەس ناتوان ڕێگەم پێ بەڵگەی هەیە و دادگا بڕیاریەوە کاکە تەواو مەکتەبی سیاسی هەر لە سلێمانی نییە لە هەولێریش هەیە ئەچم لەوێ دەوام مەکەم ئەگەر لە سلێمانی ڕێگەم پێ نایەن تەواو بەیانی یەک نامە بنووسێ لە هەوری شێرجەنگی ئەگەر من بمها ئەینێرم بۆ هەموو کۆسوڵخانەکان بۆ هەموو دنیا بە پێی دادگا بڕیارە من کەسی یەکەمی یەکێتیم هاتووەکی یەکێتیم و لە مەولا پاڤڵ تاڵەبانی هەشت کۆبوونەوەیەکی لەگەڵا بکەن هەشت بڕیارێک بدا کە بە ناوی یەکێتیەوە مەقبول نییە قابلی قبوڵ نییە لەبەرەوەی کە منیش هاوسەرۆکەم ئەبێ بڕیار و واژوی منشی لەسەر بێ ئەگیرە ناخوات باشە ڕێگەیانە خێر ئەناخێر ڕێگەیان نەیە ئەسمە هەولێر پارتی چێکە خۆ پارتی نایە پەلەمەرەوە پارتی ئەو دادگای کە لە هەولێرە خۆی بڕیاریەوە کاکەجە کەواتە تۆ هاوسەرۆکی ئەچم داوای خۆمەکەم لە ناو هەولێرە تاو
للسيماني لهودي بريار دم كاكا يا أبي باول بيت شيربار أوش تاني كدو أنا خسارتي كيشن داول يا بدن كان إنجا أجينا بتو بردام خليش كاركاني خوبي براسي نابد دابنشي شاوراني أو بكيكا نازانم باولو تشيشو أنا بابتانا هموما أزانين كباولو قبات سليمانيان شيليك خوش يستاني من هموما أزان باشا بو همو لا يدركوت باتوسلا درمانك بخون عزيزان أما بخون عزيزان أزاين شونا أعوكم القيرتان به هميشه دجي ظلمنا حقي أما بخون كاك يا ناسان كاك والله تاكي نصيحتان كامرة أي تقينت بخوا برا أي تقينت براسي من بمواكم جاتي له شجنجي چیه الان چی ولا لا شجنجي لا هين نسيك بوتا ولا باتي دسم خوش بيت اي او كاتب بواتانو كقبات كبافل طالباني شانزه جار خوي شو بلاي مسعود بازاني او كاتب بواتانو كقبات جانطا هلقري مسعود بازاني بوشي اما خو بانه كودو هوانيه بو بافلو قبات اسايبه هاد دقيبرون بيلاو ومسعود بازاني وانا جد كان بلا نقول له نيشو او شي نكدو كاكيش هوا با قرباني يوم عزيزا دركوت هشتي تموس نجرانوي سليماني بو سليماني كي جاران وكو شاناز وامانه ادعايانكت ونجرانوي حزبكيشان بو بيشتر بلكو بو ويران كدني سليماني او ناوتشي بو كرسي اميران كاريش يكشيتي جلاد اساكي دواي هشتي تموزا كبافلو قباد وانا ايش لسركن براسي منطقه سيبانيك لو كاتو يك ازاديتي انا معه بشرق نارك سيبكات يك ميديا قال حسابك اين بشق دو ميديا كان له ليروين ايان بنا ناو زنداني اسايش وامانه هادشي خوانا بينا خوش برامبر بودو انسان اكيد باشا هاشتي تموس سنجي محق بو زول نوسل وروشبي روجنامه نوس حتى بوما موسى زانكوش دركود هانديكس لبيناو باريا لبيناو بوسا اتوانن حتى رادي داوشين دارزين براسي بيدن لاسشي لاس كاولكاريو قلتنو كوشتنو دزيو جديو كل شو زانم راو كل باشا ترك عزيزان يعني روشالات علي كل باكور علي باشا بتابتي كادغاني باكا عزيزان بالروجي رولا لسشقا مكان السيماني وكلارو اوانيه هميا خلطاني خوين كدن كاك باشيا جماعتي بافلو قبادو لقل ميتا تاوكو لماوي ام صاروا اونيه زياده ليانزه تا دوانزه كادري باكو بيديان للسيمان لقلميانا تجور كدو خوش يسان باشا باشان دنشكو كي قاچارشي مرزكان زحمه النبي باشا شي دولار والتو للعراق او دو يسنوركا ها شي لو لا شو بتلياك ويتوبو هربي كردستان ها والله عزيزان او بافلو قباده بجورك مافيان هاوشيوي مافيا كان المكسيك وكولومبيا لو انخرابتن عزيزان يا محمد باشا وباشان بو ميجو سلمى كسراني يكيتي نيوي اميشي تازيه كوملك لوتين كهيش برانسيبو بهاو قيمشي اخلاقي انساني ديني وجداني شانيه او براسيبو هما سلماو خالين لهرشي شكورز وحرمته نامون بستاتيكا ونامون بهمو بهايكي نشيماني وحتى بهاي حزبيش براستي باشا سري امانه برا لبارود وبرا للدولار باشا اتوانم بلام امانه مروف قالشي ساديزمن وتنيا وكو قولانيكي هين عليه اتوان بيبرنو خوين بمشي باشا واوج بو همو لايك من دركوكا راكاندن اتواني قولتنين درو وكو راسيكي الرها درخوالي خلشي جيلو قمجو ناحاري بدا باشا لبير مانيت كاتب سبونسري روداو روداو كا وكو دراماي اللي هاتبو جان خوار كدني كومال كسي كده هوال وچنمان يك خوان كده مزا بو خلق هيش شي له صوص نبو دراسيا عموما بيد معنا كان يشي لفان بازانيو روداو شرولش يان هبو لو يا له چپلا بنا جان خوار وكدو علم بابتانو ماشي هنديكش عليه الروح حزبي وقبل باسي بكم شو كيشتي حزبي كيتلو علم بابتانا بلام اشتي نوق نيتواني بكنا اوك سدماني امانو اشتي كنا بابنا مالي طلباني بركو كدوان بجروبي كيتشن كومالي خلق الشلاتي نخوينوارنا حالي هيج دبانا نبو والله عزيزان او اشتي خو من خوش حالم بما براسي او اشتي او تي ميجو اشتي هي وكو امس دما قرو قلنا باش خو من تصور بخوش
بەخوا حەزەکەم لۆ گەڕ و گوتە بەوێژێتی باش نییە تەواوی مێژووی ئەم حیزبە هەرچی خەڵک بۆی ماندوو بووە هەموو ئەو قوربانانەی کە دراوە هەمووی بووە پارەی کەش چۆتە سەر حسابی کۆمەڵی خەڵکی تلیاخۆر و دەرمانخۆر و فاسد و ئەنم بابەتانە بۆیە ماڵتان ئاوا بێ حتا وتیان چی ئەمانە وتیان نێچیرەوان بازانی و نازانم پاڵ خۆتیان کاکە لاهۆری شێرجەنگی دەستی هەبووە لە تیۆرکردنی قاسمی سلێمانیش هەتی تا ئەو حەدە بەدوێ ڕۆشتن بەڵام کە کتێبەکەی مایک پۆمپیۆ وەزیری دەروێ ئەمریکا لەسەر ڕۆژی ڕابردووە بڵاو بووەوە ئەو قسە قۆڕە وەکو چی وایە وەکو دوومەڵێکی پیستەقی بەڕاستی باشە نەک لاهور ئاگاداری ئەوە نەبوو بەڵکو خودی هەواڵەکە بۆ خۆی دۆخێکی تراژیدی کۆمیدیە لە ڕاستی باشە یان بابەتی هینەکە ژەهرەکە وڵا هەمومان شەر خواردوو کرای جارە و ماوەیە عەزیزان هەر کەسێ هەڵەسا شەر خواردوو کراوە مەلا بەختیار ئێرە عەرسا کونیتیای ئەوەلێت و ئەیکو ئەو کونە مەلا بەختیار چی بەسەرا کونی ئەم کونە لێرەتا بوو ئەی تۆ لە خەسەخان نەبووی لە ئەڵمانیا یەک زۆی تورکتان نهێنا کە پارتی و پاراستنی هێنابیان بە پارە وتی ئەمە ژێر خواردوو کراوە دکتۆرێکی تورکیش بوو عێراقی بەسەر خەسەخانەکەەوە نەبوو ئەدەستەکەشم لە کاتی خۆیان بڵاو کردەوە تۆ ئالێرە ئەمەتی گوایە کونی تێ بووە ئێرەت ئەی کو ئەو کونە زەحمەنێ مەلا بەختیار پاڤڵ کو ئەو ژێر خواردووکردنە زەحمەت نەبێ کوا چیە بوو جاسەکەی ماڵی مامزەرەکە گیرە کونە درۆ یعنی ئەوە پێتان وایە ئەم هەموو درۆیمان لەبیر چۆتەوە وازانێ خەڵک نازانێ ئێوە چی درۆتان کرد لە عێراق بۆ ڕووداوانەوە عزیزان ئەزانین دیکتاتۆر خراپە و ئەزانین دیکتاتۆر بەڕاستی کاسات بەرهەمەهێنێ بەڵام لە دیکتاتۆر مەترسی داتر زان چییە دەسەڵات بکوێتە دەست کەسانێک کە ناکەس بەچە بن بێ ئەسڵ و فەسڵ بن دۆشک میزاوی بن باشە چونکە ئەمانە دەست بۆ هەچی خراپەکەوی تاوان هەیە ئەیبن وەسڵ لە هیچ حەڵاڵ و حەرامێ ناکەنەوە بەڕاستی وەکو پاڤڵ قوبەتوانم بابەتانە باش نییە بڕواتانە بێ عزیزان فیتنەی باشووری کوردستان جەماعەتی دەباشانە ئێستا فیتنەی بە هەموو باشووری کوردستان جەماعەتی دەباشان و دەریشکە و ئێمەمانان و بەشێکی زۆری ئەوانەی کە بەرگریان لە لاهوری شێرجەنگی کرد مەبەستەکە مەبەست بەرگریکردن نەبوو لە خودی لاهوری شێرجەنگی و ئێستاش بەرگریکردنی لە خودی لاهوری شێرجەنگی باشە بەڵکو مەبەستمان بوو کە دەڤەری سلێمانی ئاوای لێنەیە وەکو ئێسەر لێ هاتوو بڕۆسەی سلێمانی کە بزانە یەک ئازادی یەک ڕووناکی تیانەماوە باشە نە کارەبات کارەبایە نە ئاوت ئاوە نە ژیان ژیانە نە ئازادی ئازادیە هیچ شتێک لەو دەڤەری سلێمانیان نەماوە جگەر لە دزی و تاڵانی و تەعدا و کوشتن و بڕین و سوتاندن و کاولکاری هەمووتان ئەیبین خۆشەویستانی بن ئەمە ڕاستیەکان بکەون بۆ ئێوەم بەیان کرد لەبەرەوە کێشەی من دادگا نییە چ بڕیارێکی داوە بەڕاستی کێشەی من ئەوەیە کە دادگای هەولێر و بەغا ئەوانە بیڵێن یان نەیڵێن ڕاستکەن یان ڕاست نەکەن بڕیارەکەیان بە هەرچۆرێک بێ هەمومان ئەو ڕاستی ئەزانین کە لاهوری شێرجەنگی هاوسەرۆکی یەکێتیە جاکە لە دادگای هەولێر بڕیارە ڕاستەکەیەوە دەستی خۆش بێت شتێکی ڕاستی وتووە من بەقەی هەموو دنیا دژی بنەماڵی بازانیم و هەموو مێژوو دژی بنەماڵی بازانی بووم و هیچ عیلاقەم بەسەر ئەمەوە نییە بەڵام ئەو دادگایی کە ئەمڕۆ هەولێر داوێتی دادگایشی دروستە واقعیە منیش دادوەرەکە بوومە هەروو بڕیارەمەدا تۆش بوویتایە ئەگەر ویژدانێ هەبێ هەروو بڕیارەتدا بەڕاستی و ئەوەی کۆمیسیۆنیش وەکو وتم بە هەڵە دراوە و پێم وایە لاوی شەرژی ئەبێ ئەوە ڕاست کاتەوە چونکە وەزارەتی ناوخۆ دادگای هەولێر بڕیاریاوە کە بە نامەیەکی تەزویر ئەو کارە کراوە لە ڕێگەی کەسێکەوە کە لە وەزارەتی ناوخۆیەکێتیە خیانەتی کردووە بە پێشەکەی خۆی بەبێ ئەوەی وەزیری ناوخۆ بزانێت هەساوە وەڵامی دادگای سلێمانی یاوەتەوە بە تەزویر و دادگای سلێمانی ئەم نامە تەزویری نادۆ بۆ کۆمیسیۆن و کۆمیسیۆن لەسەر ئەساسی لەبەر ڕۆشنایی ئەم تەزویراتەیە ئەو بڕیارە یاوە کە موتڵەقا ئەبێ هەڵبەشێتەوە میتە قسەیەکم نەما ڕێز و حورمەتم بۆتانەیە ئەمە ڕاستیەکانە کەسی نەکەوێتە گارەگارۆک و بەدانی هەولێر ئەڵێن ئای وڵا دادگاوەدە دادگا دروست بڕیاریاوە تەواو هیوادارم لاهوری شێرجەنگی دەست بەکار بێ بۆ ئیش و کارەکانی حساب هەن نەکا پاڤڵ قوبات چییە کاک لاوت حسابی بۆکەی براشین پاڤڵ قوبات چییە کاک حسابیان بۆکەی ئەوانە کەی پیاون کاکیچە وڵای هە پیاوانی عەسڵ بەقوربان ئەوەی پێ دەکە بەرامبەریان بیکە سڵ مەکەرەوە لەو قسە قۆڕانەکان دێ کەسێکن دانیشێ وەرە بە ویژدانتان ئەڵێم ئەو پاڤڵ تاڵەبانیە لە تەلەڤیزیۆنەکەوە ئەیوت 16 جار چوون بۆ لای کاک مەسعود بارزانی باش نییە 50 تەلەفۆن بۆ کاک مەسعود بارزانی کردووە کاک مەسعود هێڵی سوورە ئەندانی سەرکردایەتی ڕێخی لە کاک مەسعود گرتووە محاسەبەم کردووە ئەگەر لاهور ئەوەی بوو تای پێتانەوە چی ئەی بۆ نەتانوت لاهور تۆ پارتیت
تۆ نۆکەری پارتی بنە ماڵی باز ئین عفو پاڤڵ ها بۆ هاتن ببوون بۆ هەڵە ناوەکەم هێنا ها بۆشی ئەو کاتە نەتان ئەرێ پاڤڵ تەڵەبانی تۆ ئەم قسانەیەکەی ئەوە تۆی نۆکەری پارتی بنە ماڵی بازانیت کە خۆت لە ڕوودا ئاوا قساکەی خۆ لاهور ئەو قسەی نەکردووە کاکەشێ واقعی بن کاکەش لاهور نەیوتووە 16,000 چوون بۆ لای مەسعود بازانی باش نییە ئەو باش ئەو ڕاستی بزان ئەوە لاهور نەبووتی ئەندامی مەکتەبی سیاسی ڕەخێ لە کاک مەسعود گوتووە من محاسەبەم کردووە باش نییە ئەو نیوت ئەی بۆ بەرامبەر بەمە بۆچی بێدەنگن بۆچی قسە ناکەن بەڵام ئەگەر دادگا لە هەولێر بڕیار بدا بە قازانجی لاهوری شێرجەنجی کە حەقیقەتە ئیتر دنیا کاول بووە ئایتخوا دنیا وێران بوو ئایتخوا ئەو دادگایە کە گەنجەکانی بادینانی گرتە چی داقی بەسەرەوە شەرم کەن تۆزێ تۆ ئەگەر پیاوی پاڤڵ و قوبادی درۆ بۆ ئارا مەحموو مەکە ڕێک و پێوەکو کۆمەڵە کۆیلە و خەسی و بڕۆ پیاوی ئەوان بۆ تەواو تۆ فشەفشە چێکی کاکەشینە تەخۆ خۆت ڕاستەکان ئەزانی چی داقی بەسەر ئەم وایە نابێت لاهور لەوە بترسێ بڵێ ئەم تەخوینە مەکەن ئەم تەخوینە دەمێکە باوی هەیە تەخوین لە سیاسەتا کاکە لاهور قسەی قۆڕە تەخوین تەکاوی لە پارتی نزیکە بڵێ هەرەوەیە دەستم خۆش بێت بۆچی بۆ قوبا تاڵەبانی ڕەوا بوو کە بە دێشایی 10 ساڵ 15 ساڵە مەسینە هەڵگرینی شێوان بازانی و مەسینە جانتە هەڵگرین مەسعود بازانیە کاکە تۆ ئەمە مەکە باشە بەڵام بۆ خۆت و حیزبەکەت و بۆ یەکێتیەکەت ڕێگەیشی باش گرە بەر شەرم مەکە لە شتێکاکەش باش نییە تەواو کابرا کە نەیاری تۆ بێ هەموو شتێکی پێ لە کاکە ئێستا من لەبەرەوەی کە نەیارم هەیە هەموو شتێکم پێڵێن چی وانییە کاکە لە ماوەی ئەم 15 ساڵی ڕابردووە هەزاران تۆمەت لە پاڵی ئارا مەحموود شیوانە بوو ڕاستی هەموو شی قسەی قۆڕ بوو کاکە تۆ مادەم سیاسەت دەکەی نابێ لە تۆهمە و لە تەخوینی هیچ گروپ و لایەنێک بترسی بەڕاستی پێش ناکە بترسی کاکە لاهوریچە تۆ باشە 1001 بەڵگەمان لەبەردەستایە کە تۆ هەڵوێست چۆن بووە بەرامبەر بە پارتی و بنەماڵی بازانی و ئەوەشمان بیرێ لەو کاتەیە تۆ هەڵوێستی ئەمە بوو پاڤڵ و قوباد و شاناز و ئەوانە ببوون بە مەسینە هەڵگری بنەماڵی بازانی دژی تۆ باشە ببوون بە پیاوی نێچیر دژی تۆ لە بیرمانە بەڕاستی شانازی برای مەحمەد ژنەکەی لەتیفە بەنداو دەست شاناز کە هیچ ڕەوشتێکی سیاسی هیچ ئەخلاقی کۆمەڵایەتیشی نییە لەسیرێکی ئابا هیچی نەوت من تەلەفۆنم بەکوتم بۆ قسێکی ئاب قسە ناکەی وڵا ئارام گیانەوە نووسیومە و چاپەکەی تەواو نییە وتم بەخوا درۆکەیت باش نییە ئەوە ڕاست نییە هەر درۆیشی کرد لە واقع باش نییە هەڵبەتە ڕاستەخۆ بە خۆم لۆ بڵێم درۆکەی بەڵێتم بەخۆم بەهار بۆ ناکەم ئەنی چ تۆ چاپەکەی هەڵە بۆ نەرم چایکەنەوە باشە بەیانی چایکە بڵێ دوو بەیانی بیکە هەندێکی کرد درۆی کرد شتەکان ئاوا لێکردم دەبزانێکە ئەو شانازی برای مەحمە ڕەخنەیە لە پارتی بنەماڵی بازانیە گرێ یەکێ بوو لە سەختترین ڕەخنەگرەکانی ناوێکێتی لە بنەماڵی بازاری لە پارتی باشە لە کۆسەت هەر پێی و فەقیع ئەوڵا ئەی بۆچی ئێستا ڕەخنەیە ناگرێت بۆچی ئێستا یەک قسە ناکا شاناز بۆچی پاڤڵ بۆ ئەسڵ پاڤڵ خۆتە چێ دژی بنەماڵی بازاری تووە هەتا لاهوری شەرجەنگی بێ لە زەحمە نەبێ دەی پێم بڵێن چی وتووە پاڤڵ و قوباد دژی بنەماڵی بازانی هیچی نەوتووە خۆمە بانەکەوت و هەوا نییە هەموو شتێک بۆ پاڤڵ و قوباد ڕەوا بێ بەڵام بۆ لاهور ڕەوا نەبێ کاکە لاهور جێ بۆ قسە قۆڕانە مەدە جێ بە کۆمەڵە پەیجەوانی لاتوولود مە بە پارە ئیشەکەن جێ بە تەخوینی خۆ مەدە بە ئارەزی خۆ چیێن با بڵێ وەکو نۆشوام سەفا نۆشوام سەفا هەموو یەکێتی میدیاکان قسە گەڕ باشە دار و بەردیان هێنایە یەک ئای وەڵا هین چوو بۆ لای مەسعود بازانی ناوی چییە نۆشوام سەفا نۆشوام سەفا حسابی بۆ یەک کەس نەکرد سێ جار چوو بۆ لای مەسعود بازانی سیاسەتەکە کاکە لە سیاسەتە خۆن لە بریتانیا ژیاوی لە ئینگلیزەکانەوە فێر بووی ئەزانی وە فێر بە لە سیاسەتە نە دوژمنی هەتا هەتایی هەیە نە دۆستی هەتا هەتایی هەیە تەواو تۆ سیاسەتەکەی کاکە گیان بە ئارەزی خۆت بە پێی بەشەوەندی خۆت و جیهانبینیەکەی خۆت و فکری خۆت و ئەو یەکێتی خۆت کارەکانت بکە و حساب و هیچ کەسێ مەکە بە قوربانێ بە شەو شەوگاتان شاد و خواتان لەگەڵ بێ عەزیزانی ئارا مەحمەد هەتا جارێکی دیگە دێمەوە خزمەتان بە خواتان ئەسپێرم حورمەتم بۆتان هەیە فقيع الله هو شاناز وكرست يلو فقيع الله بذاتي خو دايما ويبيوت